سڵاوتان لێبێت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. لە درێژەی بەرنامە تایبەتەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بۆنێ 8 مارس دووبارە هاتوومەتەوە خزمەتان. لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری بەڕێز لاوێن ئەمانی چالاکی بواری ژنان و هەڵسوڕاوی سیاسی دەبین. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم دیدارە. هاوڕێن لاوێن سڵاوت لێبێت، زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامە تایبەتەدا. سپاس بۆ ئێوە شومی سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانتان و سپاس بۆ دەرفەکەش کە پێتاندا. زۆر سپاس کە بەشدارن. هاوڕێ لاوێن، لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن نزیک دەبینەوە. دەکرێت بە کورتی سەبارەت بە ناوەڕۆک و ماهیەتی مێژووی سەرهەڵدانی ئەم ڕۆژە بدوێن؟ دیارە 8 مارس و پیرۆزراگرتنی یادکردنەوەی ئەم ڕۆژە لە 8 مارسی ساڵی 1990 خەریکە ڕوو دەدات و لە تەواوی ئەم ساڵانەشدا زۆر دی و ڕەهەندی جیاوازی بەخۆیەوە گرتووە. بەڵام پێم وایە تاکیدکردنەوە بەتایبەت لەسەر ئەم ئەو پێشینە کرێکاری کە ئەم ڕۆژە هەیەی گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ پێی کە ڕۆژی 8 مارس لاسەوە بیرهێنەرەوەی بزوتنەوەیکی بەربڵاوی سیاسی و کۆمەڵایەتیە کە لە سەدەی 19دا پێدەگرێت بە تایبەتی ئێوژ لە ئاکامی بەشداری ژنان لە بزوتنەوە کرێکاریەکانی ئەو سەردەمداوە لەگەڵ بەڕێوەچوونی ئەنتەرناسیۆناڵی ژنان لە سەرەتای سەدەی 20دا دیارە بەرەوبوون بە بزوتنەوەیەکی جیهانی هەنگاو دەنێ. دیار زۆر جار نیگەرانی هەیە لەوەی کە هەوڵ دەدرێت ئەم ڕۆژە لەم بێکگراوندە سیاسی مێژووی خۆی بە جۆرە دابماڵرێت بۆ پێی کە بۆ بەلاڕەدابردنی هەر بزوتنەوەیەکی سیاسی سەراسەری ڕەنگەیەکێک لە ئاسانتر ڕێگەکانەوە بێت کە ئەم بزوتنەوەی تا ئاستی پرسێکی تاکەسی بهێنرێتە خوارەوە دابشکێنرێت لەگەڵەوەدا کە بەحاڵ 8 مارس و پەیامی 8 مارس لە ڕاستیدا پەیامی بزوتنەوەیەکی سیاسی نێونەتەوەیە بۆ منە لە یەکەمین هەنگاوەکانەوە کە لەسەر دەستی ناسیۆنال سۆسیالیستەکانی ئەڵمانی نازیەوەیە کە هەوڵ دەدرام ڕۆژە بکرێت بە ڕۆژی ئەویندار، ڕۆژی دایک بۆ پێناسەیەکی ئاوای بە باڵادا بدورێ. بەڵام تا ئەو زۆر هەوڵ هەنگاوی جیاوازی تر کە دیارە هەرێکیان سیستمێکی فکری و پرۆپاگەندەی گەورەیشی لە پشتە. بۆیم پێم وایە بۆ بیرهێنانەوەی ئامانجەکانی 8 مارس پێویستە بەردەوام تاکید لەسەر ئەم پێشینە و ئەم بەگراوندە مێژوویە بکرێتەوە. دیارە 8 مارس ڕۆژێکە بۆەوەی کە ڕوخسار بدات بۆ توێژە بەرینە کۆمەڵایەتیە لە ژنان کە پەراوێز خراون و دەنگیانێک ئەگەر لە چەرخەی بەرهەمهێناندا پێگەیکی ئەو تۆیانێ کە لە چوارچێوەی ماڵەکاندا بۆ قەتیس کراون و نابینرێن کە لە بازاڕ و هەرێمی کاردا لە خواردترین ئاستەکانەوەن. بەڵام وە بیرمان دەهێنێتەوە کە لاستە هەر گۆڕانکاریەکی بنەڕەتی لەو پێکاتە نایەکسان و زاڵانێک ئێستا لە دنیای ئەمڕۆدا بوونی هەیە هەر لەسەر دەستی ئەم توێژە بەرینە کۆمەڵایەتیە دێتە دیارە تا ئێستش ئێمە لە دنیایەکدا دەژین کە پیاوسالاری و سرمایه‌داری تای جونگەکانی تەنیوە و لە ڕاستیدا هەر بەستێنێک خەریکە لە بەژۆنی خۆی بەکار ئەهێنێت. سیستەمە جۆراوجۆرەکان لە سەر ژنان تا ئێستا کەش بەردەوامە. هەڵاواردنی ڕەگەزی لە ڕاستیدا حەقدەستی کەمتر لە شوێنی کار بەنسبەت پیاوان، ئەزێت و ئازاری جنسی لە ناو ماڵەکان لە شوێنی کار و جۆرە هەستەمیتر لەسەر ژنان هەیە. بەڵام ئاوڕێک لە یەکسەدەی ڕابردوو بدەینەوە ئێمە بۆمان دەردەکەوێت کە دۆخی ژیانی ژنان لە ئێستادا لەگەڵ بۆ منە دۆخی کارەساتباری ژنان لە سەرەتای سەدەی 20دا ئاڵوگۆڕی زۆری بەسەردا هاتووە. ئەم ئاڵوگۆڕە هەر لە ئاکام و نەتیجەی بەردەوامی ئەم خەبات و درێژە پێدان بەم خەباتە سەراسەریە هاتۆتە دی و بۆی جۆرە پەیامی ئەم ڕۆژە شەرەوەیە کە ینی دژی هەر جۆرە پاسیفیزم و بێهیواییەک ئەوەستێتەوەوە جۆرە پەیامێکەدا بۆ بەردەوام بوون بەگەیشتن بۆ ئاسۆ گشتی و جەماوەری کە هەمیشە بوونی هەبووە. هاوکاتە بیرشمان دێنێتەوە کە ئەم ڕۆژە کە خەباتی ژنان بۆ بەدەستهێنانی ئەو ئازاد یەکسانی کە هەوڵی بۆ دەدەن خەباتێکە گرێدراوی ینی تێکشکانی تەواوی جۆرەکانی تریستەم لە ئەستەمی چینایەتیەوە بگە ئەستەمی نەتەوایەتی ڕەگەزی و هەموو ئەوانە بەیەکەوە دەبێ هەوڵیان بۆ بدرێت و هاوتەری ببرێنە پێشەوە بۆ بەدیهێنانی دنیایەکی ئازاد و یەکسان. بڵێ هەوڕێ لاوێن، هەروەکو خۆشتان ئاماژەتان پێکرد 8 مارس ڕۆژێک بووە کە ئەساسەن لە دژی ستەم و چۆسانەوە سوکایەتی و نایەکسانی و خەبات و بربەرەکانی لە دژی ئەو دیاردانە کە هاتوونەتە ئاراوە. بە درێژایی مێژووی ئەم ڕۆژە تێکۆشەرانی بواری هێنانەدی یەکسانی و دادپەروەری هەزینەیان داوە و
تووشی ئاستەنگ بوون دەکرێت ئەوە ئاماژەیەک بۆ هەزینە و ئاستەنگانە بکەن؟ بێگومان دیارە هەزینە زۆر دراوە لە درێژەی ئەم خەباتە جیهانیە چ لە ئاستی سەراسەریەکەیدا چ لە ئاستی ناوخۆیەکەیدا هەزینەکان ڕاستی لە قوربانیدان لە شکنجە لە ئازار لە زیندانی کران لە دوورخرانەوە زۆر شتی تر بەڵام دیار ئەم هەزینانێن لە هەر شوێنێک تێچوو هەبێت لە هەر شوێنێک چالاکانی ژنان و پیا هاوشان لەگەڵ پیاوان دڵی ئەم خەباتە مێژوویەدا قوربانیەک درابێ ئەوەمان پێنیشاندا کە دیارە خەبات و خۆراگریش بێگومان بوونی هەبوو بۆ زاڵبوون بەسەر و ئاستەنگ و کۆسبانەی کە لەسەر ڕێن بۆ تێکشکانی و مەترسیانی کە بوونیان هەیە بۆیە پێم وایە یەکێک لەو ئاستەنگانە ینی ئەگەرچی ئاستەنگ زۆرە لە بەردەوام بزوتنەوەیدا خەباتکردن لە دڵی نەزمێکی سەختی وەکو نیزامی سەرمایەداریدا کە سەمێک پێشامێژووی وەکو پیاوسالاری لە دڵی خۆیدا ینی ڕیشەیدا کوتاو لە ناویدەوە هەموو ئامراز و جونگەکانی ژیانخێکە بەکاردێنە بۆ بەردەوام بەرهەمهێنانەوەی ئەم سیستەمە ئاسانی وە خەباتێکی سانا نابێت بەڵام ڕەنگە یەکێک لەو مەترسیانی کەم پێم وایە ئێستاکە لە بەردەم ئەم بزوتنەوە یا هەر بزنەوەیەکی سیاسی تردا هەیەەوە لە پیرسای پێشودا تا ڕادێ ئاماژەم پێکرد هەرەوەی کە ئەو تا گەرایی ئێستاکە لە دنیا ئەمڕۆدا بوونی هەیە و هەوڵ دەدات ڕاستی ئەم خەباتانە لەو خەباتە جەماوەری خۆی داببڕێ خەڵک لە یەکتر بە جۆرە داببڕێن و لێبرالیزمێک کە بۆ نمونە بنەڕەتی مادی مۆجودیەتی بە کۆمەڵی جەماوەری بە جۆرە خەریکە تێک دەشکێنێەوە هەوڵیەوەیە کە پێناسەیەکی ینی سیستەم وەکو شتێکی تاکە کەسی پێناسە بکاتەوە لەو ڕێگەیەوە بەحاڵ لە ئەمری جەمعی وە لەو دیوە سیاسەی خۆی دای بماڵێت و باحڵ بیخاتە گۆڕەپانی فەرهەنگ و ئەخلاقەوە نەک وەکو سیستەمێکی گشتگیری سیستماتیک ئەم جۆرە ئەم جۆرە ینی ئەم ڕەوتە هەوڵی ئەوەیە کە جۆرێک لە چالاکی لە ڕاستیدا پەرە پێبدا کە هەر لەگەڵ پێکهاتە و مناسباتی دیارە ئابووری و سیاسی زاڵدا بگونجێ بۆیش نەک هەوڵی ئەو جۆرە لە سەرکەوتن و خۆشبەختی گشتێ بەڵکو سەرکەوتنی تاکە کەسی بۆ ئەو ئامانجا بۆیە چاوی لەسەر بۆ منە ژنانێک کە ژنانێکی سەرکەوت و کە هەر لە هەناوی ئەم نەزمە پیاوسالارانە دەتوانیانە بۆ ئاستا بگەن کە سەرکەوتنەکانە سەرکەوتنی تاکە کەسی نەک سەرکەوتنی گشتی و خەریکە ئەم ڕکابەریەک لە ڕاستیدا هەر لە ناودڵی ئەم پێکهاتە ئابووریەکە لەسەر جۆرێک منطقی سوود و قازانج و ئەمانە بەرەو پێجەچێ ئەم بوارەیش لە ڕاستیدا هەر لەو چوارچێوەیەدا ئەم خەبات و چالاکیان لە چوارچێوەیەدا پەرە پێ بدات بۆیە پێم وایە ئەم بۆ بەرهەڵستی لەگەڵ ئەم ئاستەنگە بەلاڕێداچوونی ئەم بزوتنەوەیە گرینگەکە لەسەر ئەو دیوە جەماوەری و جەمعیەی تاکید بکرێتەوە بوترێت کە یەکێک لە ڕێگە ئەسڵەکان لە ڕاستیدا هەر هەمان ڕێکخراو بوون و پێکێنانی ڕێکخراو ناوەندە مەدەنیەکان لە ناودڵی خەڵکدا نەک لە ڕێگەی نوێنەر و دەسەڵات و دەوڵەتانی کۆنەپارێزەوە. بەڵێ هاوڕێ لاوێن باسی بارودۆخی ئێستای بزوستنەوەی ژنان بکەین پرسیارەکەم لە دوو بەشە بەوە بپرسم کە بزوستنەوەی ژنان لە ئێستادا لە چ دۆخێکدایە چ لە نێو کوردستان و ئێران بەڕەغمی شۆڕشی ژینە کە 6 مانگە لە ئارادایە و چ لە ئاستی جیهاندا دیارە پێم وایە بۆی کە بتوانین وێنایەکی شتیمان لە دۆخی لە پرسی ژن لە دۆخی ژۆن لەم بزوتنەوە سەراسەریە هەبێت ڕەنگە باش بێت کە ئاوڕێ بدەینەوە لە چەند ساڵی لاانەکەم لە چەند ساڵی ڕابردوو ئەمە لە چەند ساڵ ڕابردوودا بۆنە پاندێمی کۆرۆنامان هەبوو کە دیارە دژواری و کارساتی زۆری بۆ مرۆڤایەتی لە جیهاندا دروست کرد بەڵام دیسانۆژێکێک لە قوربانیە سەرەکیەکانی ئەم کارەساتەیش ژنان بوو تەنیا بیرێک لە ئاماری 70% دەرکران و دوورخستنەوەی ژنان لە شوێنی کارەکانیان بکەینەوە بۆمان دەردەکێت کە قوڵای ئەم کارەساتە تا چه ئاستێک بووە لە خۆرانیە کە ڕاستی لە ئێستادا لەمڕۆدا ئەوترێت کە خەریکە هەژاری ڕوخسارێکی ژنانە بەخۆیەوە ئەگرێت هاوکات ینی زۆر بوون و چونە سەرەوەی ئاماری تونتیژەکان بەرامبەر بە ژنان لە چوارچێوەی ماڵەکاندا زۆربوونی ئاماری کوژان و خۆکوشکرانی
ژنان زۆربوونی ئاماری ئەو کچانی کە لە ژێرتەمەنی 18 ساڵان بە شووەدران و تەنان بەشێک لەو لەناو ئێراندا ئێمە لە 1-2 ساڵ ڕابردوودا بینیمان کە کچانی ژێرتەمەن 18 ساڵ کە بە زۆر بەشودرا بوونە قوربانی ژن کوژی لەوێ بۆیەتەوەی ئەم دژواریانە گەچی لەسەر لەبەردەم ئەم بزوتنەوەیدا بوونیان هەیە بەڵام هاوکات هەر بەو پێش خەبات و خۆراگریش بوونی هەیە من نمونەگەلی زۆر بێوێنەمان لە چەند ساڵی ڕابردوودا بۆ هەبووە بزوتنەوەی میتومان هەبوو کە لە ڕۆژئاوا لە وڵاتیان ڕۆژئاوا دەست پێ دەکات زۆر زوو وڵاتایتر ئەگرێتەوە تەنان لە ئێرانیشدا ئەم شتە سەر هەڵدەدا گەرچی یان تا ڕادەیەک دەچێتە پێشەکە ناچار دەکا دەوڵەت بێنێتە سەرخە دەگەشت دیار بەپێی ماهیەتی ئەم دەوڵەتە ئەمە کاردانەوەی ئەم دەوڵەتە کاردانێکی ئەرێنی نەبوو جگەلەوەی کە دەوانێت دژواری سەرشانی قوربانیانی ئەم شتە زیاتر کردووە بە جۆرێکی مەترسی بۆ سەرژنیانیان دروستکریا بە دەرکردنی یاسای نامرۆڤانی لە سێداردان بۆ تاوانبارانی ئەم کەیسانە ژۆک دژایەتی خۆی لەگەڵ ناوەڕۆک و کرۆکی تاوا فێمینیستی بزوتنەوەیکی وەکو میتوودا بۆ منە دەردەبڕی بەڵام لە حاڵدا ئەو تابۆی کە توانی ئەم بزوتنەوەی بیشکێنێ سەرکەوتنێک بۆ گەچ نەیتوانی ئەو توێژە لە ژنانی ناوماڵ لە ژنانی سەربەچینی خوارێ کۆمەڵگە بگرێتەوە بەڵام دیسانەوەیش تابۆیە کەشکاوە بیوێریەک بۆ دەنگ هەڵبرین لە دژی ئەم دیاردۆم ئازاری کە بەردەوام بەرەو ڕژنانە بێتەوە بە خۆی گرنگی تایبەتی خۆی هەبوو لە لایەکترەوە ئێمە بزوتنەوە کانی تری ئەمریکای لاتینمان هەیە کە بۆنە لە وڵاتانی ئەمریکای لاتین لە شیلی لە ئارژانتینای لە چەند ساڵ ڕابردوودا بینیمان بزوتنەوەی سەوزکە ئەگەر هەڵ نەبنێت لە دوایەوەی کە لە 1965 لە کوبا بۆ منە یاسای لەباربردنی بۆ ژنان بەڕسمیەت ئەناسرێ 4 دەی دوای ئەو ئێمە بینین کە ژنان بە هەمان خواستەوە لە وڵاتانی ئەمریکای لاتین دێنەوە سەرخیابانوە شەقامەکان داگیرەکەنەوە بزوتنەوەیکی بێوێنە لە شەقامەکاندا خەنەڕێ تاوەی کە لە ساڵای ڕابردووە بۆ منە لە 2020-2022 ئەمە لە ئارژانتین شیلی مێکسی زۆرێک لە وڵاتەکانی ترە بین کە ئەمە بە یاسا ئیتر ئەچەسپێ دوای دەیەک لە خەبات و کێشمەکێش لەگەڵ دەکا لەم وڵاتاندا وەک هەموو ئەزانین هەمیشە ناوەندە دینیەکان دەستیان زۆر ڕۆیشتووە لە بڕیاردان و لە دەسەڵاتۆمانەوە ئەم ڕوبەڕووبوونەوە و کێشمەکێش و شەڕە بەردەوامەی ژنان و پیاوانی ئازادی خوازجی ئەم ناوەندە کۆنە پارێزانە دوجار ئەبینین لە شوێنێکدا بەرهەم دەگاتوە بەرحاڵ بە ئامانجی خۆی ئەگات بۆی ئەمان هەموو نمونەگەلێک لە ئاسی سەراسەریدا لە بۆ مانگرتنی بێوێنەی میلیۆنی لە هێندوستان ئەبینین لە چەند ساڵ ڕابردوودا کە لە توێژە هەرە بەشدار و چالاکەکانی و مانگرتن دیسانەوە هەر ژنانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێمە بینین کە دۆخی ژنان دیار تایبەتمەندی دیارکە تایبەتمەندی و خەسڵەتی جیاکەرەوەی خۆشی هەیە بە پێوەی کە دەوڵەتانی ئەم ناوچانە دەوڵەتانی کۆنە بارێز بە چوارچێوەی ئیسلامی سیاسیدان کە هێندەی تر دژواری بۆ ژنان دروست کردو بەڵام لەو لاوە ژنان هەمیشە لەبەرەی پێشەوەی ئەم شەڕە و ئەم خەباتە جەماوەریەدا بوون وەک لە ئێران ئەبینی بزوتنەوە سیاسەکان چەند ساڵ ڕابردوودا لە ترۆپی خۆیاندان و ژنان بەشداری چالاکیان بزوتنەوانە بزوتنەوەی مامۆستایان کە لە دژی بە تایبەتی کردن و دیارە ئەو شتانی ترکە داخوازەکانی تری مامۆستایان دێتە ئاراوە بە بەشداری چالاکانی ژنانتیاندا بە جۆر دەماخاتەوە بیر بزوتنەوەی بۆ منە ساڵین 2006-2013 مامۆستایان لە مێکزیک کە لە ڕاستی نمونەیەکی بێوێنە بوو لە ئاستی خۆیان هەموومان نیشانمان دەدا کە دژواریەکان هەن بەداخەوە بەڵام بەو ڕادێژ لە ڕاستیدا خەبات و خۆراگری بوونیان هەیە دیارە بەرجەستترینیشی پێم وابێ لانی کەم لە جوگرافی ئێراندا ئێمە چەند مانگی ڕابردووە لە شۆڕشی ژینادا بینیمانەوە. بەڵێ هەوڕێن هەم لە درێژەی قسەکانتانەوە هەم لە درێژەی ئەو پرسیاریشە لەم ڕوانگەشەوە باسی لێوە بکەین لە نێو بزوتنەوەی ژندا بەردەوام هەندێک حرەکەتی ناڕەستان بوونیان هەبووە وەک چالاکی بەرەی فەمینیزمی لێبراڵ و ئیسلامی دۆر و کاریگەری ئەم ڕەوتە لەسەر بزوتنەوەی ڕادیکاڵ و یەکسانی خوازی ژنان چۆن بووە؟ بێگمەوە خۆتان وتان دیارە هەموو کات بزوتنەوە یا ڕەوتی واش هەبووە کە هەوڵیان بەلاڕێدابردن و قۆڕکردنی ئەم خەباتە جەماوەریە و ئەم دەستکەوتانە بووە یەکێک لەوانە
دیارە ڕڵتی فێمینیزمی لیبراڵ یا ئەوەی کە پێوترێ فێمینیستە ئیسلامیەکان کەم پێم وایە ئەمەی دووەمیان لانیکەم بە پێی بارودۆخی کێساکە لە ئێراندا لە ئارادا و ئەزمون 4 ساڵ ژیان لەژێر سێبەری دەوڵەتێکی فاشیست ئیسلامیە لە ڕاستیدا شتێکی ئەوتوان لەم ڕۆدا بۆتم پێ نییە و جێگە و پێگەیەکی ئەوتوان پێنێگەچ بۆنمە لە وڵاتانی تر هەر لە پاڵدەستەوە لە کوردستانی باشووردا ئەمانە بە جۆرێک مەترسین و خەریکە لە هێناوی ئەو ڕێکخراوە حیزبە سیاسیانی وا لێوێ سیاسی ئیسلامیانی وا لێوە خەریکن کارەکەم بە جۆرێک ئاستەنگی زۆر گەورە بۆ ژنان بۆ خەباتی ژنان لەوێ دروستەکەەوە زۆری لەو ئیمتیازانی کە ژنان بەدەستیان هێنا بخەریکن لێیان ئەستێنەوە بەڵام لە ئێستا ئێرانە پێم وایە ئەوە مەترسێکی ئەوتۆنیە بەڵام دیار ڕوتی فێمینیزمی لیبراڵ هەمیشە ڕوتی زاڵ بووە لە ئێراندا کە تا لە ناوخۆی بۆمە ئێران لە ناوخۆی دەسەڵاتدا بوو ڕوتێکی ڕێفۆمخوازی داخوازی تەوەر بووە کە هەمیشە زیاتر ینی لەسەر ئەزمموی ژنی ناوەند نشینی تارانی سەربەچینی بۆ مام ناوەند سربەنەتەوەی باڵادەست لەو چوارچەوەیەدا لاسی خۆی بینیوەتەوە و مەبەست و ئامانجی خەباتیشی لە ڕاستیدا تەنیا هەندێک ڕێفۆرم و هەندێک گۆڕانکاری یاسایی بۆ نەک ڕاستی گۆڕانکاری ڕێشەیەوە خەباتی بۆ ئەوانە نەکردو لە لایەکی تریشەوە هەمیشە جۆری بەرهەڵست و ڕاستیدا دیژبەری ئەو جۆرە لە خەباتی ژنان لە پەراوێزدا بووە کە بۆ منە ژنانی بۆ خەباتی ژنانی کورد لە کوردستاندا یا ژنانی بەلوچ لە شوێنەکانی تردا هیچ کات هەوڵی نەداوە کە لە ئەزمموی ئەوان نزیک بێتەوە بتوانێت خواستەکانی ئەوانش ببینێت و لە خۆیدا بیگونجێنە بە جۆرێک ئەگەرچی فێمینیزمی بۆ پێراوێز فێمینیزمێکی پێشکەوتوو بووە خەباتی تایبەت بەخۆی هەبوولانی کەم لە کوردستاندا بەڵام ئەو بەردەوام بە هێندێک پێناسەی کە ئەمانە دواکەوتون یا ژنی پەراوێزی بەردەوام کوژنێکی قوربانی بینیوە کە قوربانی بۆ نەژن کوژیە قوربانی ناموسەوە هیچ عاملیەتێکی لە خۆی نییە هەمیشە خەبات و دەستکەوتی ئەوانی بە جۆری خستۆتە پەراوێزەوە نادیدەی گرتەوە فەزایەکی بۆ ئەوان نەهێشتەوە کە خۆیان نیشان بدەن هەر ئەم فێمینیزمە ئێستاکەش کە بۆتە ئۆپۆزیسیۆنی بۆ منە دەسەڵات لە دەرەوە دیسانەوە شەر فێمینیزمێکی داخوازی تەوەرەکە ڕووی لە دەوڵەتانی ڕۆژئاوا لە ڕاستترین دەوڵەتە لیبراڵە ڕۆژئاواییەکانە لەگەڵ ئەوان هاوپەیمانە لەناو ئۆپۆزیسیۆنی ئێرانیشدا دیسانەوە خۆی لە بەرەی ڕاستترین و کۆنەپەرستترین لە ڕاستیدا ڕەوتەکانە ئەبینێتەوە بۆ ڕەوتێکی وەکو پاشای خوازەکان کەسن لەگەڵ هەنا و ئامانج و بنەڕەتی فێمینیزمە بەتەواوی بێگانەیە و دیسانەوەش لە ڕاستیدا بە جۆرێک هەوڵی ئەوەیە کە ئەم خەباتە سەراسەری کە ژنان بە قوربانیدان و ڕەنجی هەڕۆژەی خۆیان لە ئێران لە کوردستانە وەڕێیان خستووە و دەستکەوتیان بوو لەو ڕێگەیەدا دیسانە هەوڵیەوەی کە ئەمەش بە ناوی خۆی قۆڕخ بکەوە بیکا بە خەبات کورتی بکاتەوە لە کۆمەڵێک ڕوخساری تایبەتدا فێمینیزمێکە لە ڕاستیدا داخوازی ینی خوازیاری هێرشی چەکداریە فێمینیزمێکە خوازیاری ئابلۆخی ئابووریە بۆ سەر ئێران و ئەگەر ئەمە بەمە ئامانجی بگام ڕەوتە ڕاستە شتێکی ئەو تۆ جیاواز ئێمە نابینجێلەوەی کە بۆ لە عێراقدا بۆ ژنان ڕوویدا دەوڵەتانی ڕۆژئاوایی بە ناوی مافی مرۆڤ بە ناوی ژنانەوە بۆ منە هێرش دەکەن و بینیمان کە چکارە ساتێکیان لەوێ بۆ ژنان خۆڵقاندووە و ئەمە دوجار ئامانج و ئاکامی هەرم ڕەوتەش بەڵام بە خۆشحاڵیەوە بەپێی ئەوەی کە ئەم شۆشێکی تا ئێستاەوە پێشکەوتوو بۆ ئەزانێکی دێودا خوازەکانی ڕوون بوون پێم وایە تا ئێستا کە ژنیان توانیوە کە هێندەی پێویست خۆیان لەم چوارچەوەدا ببینەوە لەناو ئەم بزوتنەوە سەراسەیەدا خۆیان ببینەوە جێگە پێگەیەکی ئەو تۆ بۆ خۆیان بەدەست بێنن. بڵێ هاوڕێ لاوێن دۆر و کاریگەری باڵی چەپی بزوستنەوەی شۆڕژگەرانەی کوردستان واتە کۆمەڵە کە بەردەوام پشتیوانی و داکۆکیکاری مافەکانی ژنان بووە و هەوڵی بۆ دابینبوونی یەکسانی بە تەواوەتی نێوان ژن و پیاو داوە لەسەر بزوستنەوەی ژنان لە کوردستان چۆن دەبینن؟
بێگومان کوردستان بەتایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان خاوەنی ئەزموون و خەباتی خۆیەت و بەتایبەت لە بواری ژناندا ئەم خەباتە خەسڵەت و تایبەتمەندی جیاکەرە و دیاریکراوی خۆشی هەیە. ئێمە بەتایبەت لە سەردەمی شۆڕشی 57 بەملاوە کە هێزە چەو پێشکەوت و خواز و کۆمیستەکان دێنە مەیدانی خەبات و بە شێوەیەکی بەرین و جەماوەری کە بەتایبەتی بۆ منە لە ڕەوتێکی سیاسی وەکو کۆمەڵەدا خۆی دەبینێتەوە بە جۆرێک شایەتی و ئاڵ و گۆڕین کە لە فەزا و ڕوخساری سیاسی خەبات لە کوردستاندا ڕوودەدا. دیارە خەباتی ڕزگاری خوازانی کوردستان مێژوویەکی درێژی هەیە بەڵام خەباتە بەردەوام ڕوخسارێکی پیاوانەی هەبووە ژن هەمیشە پاشکۆی ئەم خەباتە بووەوە ئەگەیش بوونی هەبووە یا لە پشتی ئەم خەباتەوە وەکو پاڵ پشتی ئەم خەباتە بووە یا ئەوەی کە ڕاستیدا کۆمەڵێک تەنیا ژنی کە پێگەی کۆمەڵایەتی تایبەتیان هەبوو توانیان لەم خەباتەدا دیار بن و زیاتر بوونێکی سمبۆلیک بۆ نەگەوەی کە بتوان گۆڕانکاریەکی ئەو تۆڕیشەی لەم خەباتەدا لە بواری ژنەوە بێنە ئاراوە بەڵام دوایی کە دیارە بەپێی زەرورەتێکی مێژووی و پێویستیەکی ساتەوەختی کە ئەو کات کۆمەڵی کوردستان هەیەی لە دوای شۆڕش 57ەوە جوابدانەوەی هێزێکی چەپی وەکو کۆمەڵە بەو زەرورەتە بۆ گوشارە کۆمەڵاتی کە راسیدا لایەن ژنان و پیاوانەوە سەردەمەوە بەسەریدا دێتە پێ دیارە حزوری ژنان و هاتنە مەیدانی بەرینی ژنان لەناو ئەو بە شێوەی سیاسی ڕێکخراوەی و چەکداری ممکن دەکات لەم فەزایەدا بەتای ڕوخساری خەبات سیاسی لە کوردستانە بە جۆرێک دەگۆڕێ ژن ئیتر پاشکۆنی وەکو ژن خۆی خواستەکانی ناوچەقی ئەم خەباتدان ژن ئیتر وەکو سوژەیەکی سیاسی سەر بەخۆ دێتە مەیدانەوە کە خوانگوتاری خۆیە کە ئیتر قوربانیە کە گیان بەخت دەکا کە پێشمەرگەیەکە لە ئاستی ڕێبەرایەتی حیزبەکاندا خۆی دەتوانێت ببینێتەوە. ئەم گۆڕانکاریانە دیارە بەردەوام بوون و تا ئێستاش ئەمە کاریگەریەکانی ئەبینین فەزای سیاسی کوردستان بە بۆنەی ئەم ئاڵوگۆڕی کە لەو سەردەمدا هاتە ئاراوە وای کرد کە ژنان بە تەواوی بە شێوەیەکی بەرین لە ڕاستیدا تێکەڵ بەم شێوە لە چالاکی و لە خەباتی سیاسی ببن بۆیە لە تەواو ساڵدا ئێمە بینیومانە ژنان لە نەوە جیاوازەکاندا پێشمەرگە بوون چونەتە ناو حزبە سیاسیەکانەوە چەکدار بوونی حزوری سیاسیان هەبوو لە ناو حزباندا بەڵام ئەمە تەنیا فۆرم نەبوو ینی ئەمە لە ناو خۆی وڵاتیشدا بین لە هەر لە ژێر کاریگەری ئەم فەزا و ئەو ڕەوتە چەک و پێشکەوت و خوازی ئەو سەردەمدا ئێستاکەش خەباتکاران چالاکانی ناوخۆوە بەتایبەت ژنان بوونیان هەیە کە خاوەن ڕێکخرا و ناوەندی سەر بەخۆیانن بزوتنەوەیە کە لەوێ بوونی هەیە خاوەن ڕوخساری خۆیەتی لە ناوخۆوە تەوەی ئەم کاران و لە بوار بەستنی جیاوازە خەریکی کاربوونەوەی ئەم ساڵاندەوە تەوەی ئەمانە ئێمە بۆن لە شۆڕشی ژینادا ئەبینینەوە ئامادەیی و کراوەی دیار کوردستان بەهۆی دۆخێکی مێژووی کە هەی بووە بەسەر چوار پاشەدا دابش دەکرێت وڵاتێکی داگیر کراوە بەڵام هاوکات کە من دژواری زۆری توش کردو بەڵام فێر بوو کە لە ئەزمموی خەباتی پارچەکانی دیکەیش کەڵک وێر بکرێت و بۆ منە دروشمێکی وەکو ژن ژیان ئازادی کە لە هەناوی خەباتی ژنانی باکوورەوە سەر هەڵدەداوە لە ئەزمموی ڕۆژ ئاوادا بۆ شێوە بەرینە بەکردەوە دەردێت و دواتیش لە شۆڕشی ژینادا هەر هەمان دروشم دەبێتە بۆ منە چەخماخەی دروشمی سەرەکی دەستپێکی شۆڕشی ژینە ئەمە هەڵکەوت نییە بەڵکو لەو پێشزەمینەوە دێکە لە ژێر کاریگەری ئەم هێزە چەپ و پێشکەوت و خوازانێ و سەردەمدا ئەم ئەزمونە سیاسە مێژووی کە خود ڕۆژهەڵات هەیەی لە ڕاستیدا ڕوویدا و ڕوودەدات. بەڵێ هاوڕێ لاوێن هەر بۆ وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد و ئاگادارن ماوەی 6 مانگە ئاخێز و شۆڕشێکی جەماوەری بە پێشەنگایەتی ژنان لە کوردستان و لە ئێران لە ئارادایە و کاریگەری لەسەر ئاستی ناوچەکە و جیهانیش بووە خودی شۆڕشەکە و دۆری ژنان لەم شۆڕشەدا وە کاریگەری ئەم شۆڕشە لەسەر بزوتنەوەی ژنان چۆن دەبینن؟ دیارە شۆڕشی ژینا لە دوای مانگی دڵتەزین و کوژانی دڵتەزین لە ڕاستیدا ژینا و دەست پێ دەکات لەسەر مەسەلەی حیجاب دواتر لە کاتی بە خاکسپاردیندا لە گۆڕستانی ئایچی بە پێشەنگایەتی ژنان بە دروشمی ژن ژیان ئازادی و دروشمگەلێکە ئاماژە بە سنووردار نەبوونی ستەم لەسەر ژنان دەکەن بە فرێدانی لەشکەکان بە خوێندنەوەی بەیانی لە ڕاستە مانیفێستێکی یەکجار پێشکەوتوو کە لەوێ
خوێنراوە لەسەر دەستی ژنان دەست پێەکە بۆیە هەر لە سەرەتایان دەستپێکی ئەم شۆڕشەوە ئەم ئاخێزە جەماوەریە خۆی پێناسەیەکی ژنانەی بەخۆی گرۆ پرسی ژن بوو بە پرسی سەرەکی تێیدا بۆیە شتوانی لە ڕاستیدا زۆر زوش ئەو یەکگرتوویی و ئەو دیارە یەکێتیە بەرینە لە دەور خۆی کۆبکاتەوە ئەوە ڕوودا کە بینیمە بەڵام پێم وایە بۆ تێگەیشتن زیاتر لە شۆڕشی ژینەوەی کە بۆچی ئاوای لێ هات ڕەنگە باش بێت کە بگەڕێنەوە بۆ ڕاپەڕینەکانی 2017 و 2009 دەی 96 و ئابانی 98 کە ئەگەرچی پاڵنەرەکانی ئەم ڕاپەڕینانە زیاتر هۆکاری ئابووریان هەبوو بەڵام ئەسیان لەوێ و دەستی پێکرد کە ئیتر سیاست هەڵوەشایەوەکە ئیتر خەڵک لەم دەسەڵاتە تێپەڕین و تەواوی ئەو گەمە سیاسیانەی کە بە ناوی ڕێفەمخواز و بناژۆخواز ئەم ڕژێمە هەوڵیدا بوو خەڵکی پێوە سەرقاڵ بکە بۆی کە درێژە بە تەمەنی خۆی بدا بە جۆرێک هەڵوەشایە و هەرسی هێنا و ئەمە پێشخانێکی یەکجار گرنگ بوو بۆ ئەوەی کە شۆڕشی ژینا بەم شێوەیە بتوان جەماوەری ببێتەوە دیارە مەسەلەی حجاب و مەسەلەی ژن مەسەلەیەک بۆ کە ئاساسەن بنەمای ئیدئۆلۆژیک و ژێرخانی ئابووری کۆماری ئیسلام لە ڕاستی لەسەر دامەزراوە مەسەلەیەوەی کە ناوەندی بۆ داناوڵاسێ بۆ کۆنتترۆلی جەستەی ژن بۆ سڕینەوەی ژنان لە بەستێنە گشتیەکان تەواوی جومگە پەروەردەی میدیایی ئیداریەکانی بەکارهێناوە بۆ ئەو مەبەستە بۆیە مەسەلەی حجاب و مەسەلەی ژن وەکو سەمبولێک لەو سەما لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بۆ ژنان یعنی وا دەکات بۆ ڕادەی کە مەسەلەی ژنێکی ناوەند نشینی فارسە هەر بۆ ڕادەی و زیاتریش مەسەلەی ژنێکی کرێکاری 21 ساڵانی وەکو مەرزیە تاهریانەکە بۆ منە لە شوێنی کارەکەیدا لە چکەکەی لە دەستگای چنینەکە گیرەکات و گیانی لە دەستەدا هەر بۆ ڕێژە و زیاتریش مەسەلە و کێشەی ژنانی سەر بە نەتەوە بندەستەکانی وەکو بەلوچ وەکو کوردە کە چەند قات سیستەمیان بەسەرەوە هەیە هەر بەو ڕادێش لە ئاسیدا مەسەلەی پیاوانێکە ئەو بەشتری لە کۆمەڵگایەکە بەبوونی ئەم یاسایانەوە لاسی کەرامەتیان هەڕۆژە بێڕێزی پێکراوە چەوسێنراونەتەوە دیارە ئەو گروپە جندەریانی تریشکە بەداخەوە لەژێر دۆخێکی یەکجار کارە سادباردان لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا کە بۆ کۆمەڵگەی پەرکەزێرینە ئەناسرێنیا ئەو کۆمەڵانی کە بەحەڵ سێکشواڵیتی جیاوازیان هێو ناچێتە خانەی هێترۆنۆرماتیڤەوە تەوەی ئەمانە وای کە کەم شۆشە دەست پێ بکات و دیار زۆر دەستکەوتیشم پێم وایە تا ئێستا بەدوای خۆیدا هێناوە ئەگەر دەستکەوتێمە تەنیا لەوەدا نەبینین کە گۆڕانکاری سیاسی یا گۆڕانکاری دەسەڵات بێ بەڵکو لە گۆڕانکاری لەو پێکاتە کۆمەڵایەتیانی کە تا ئێستا ڕوویدا لەو کلێشە و ئەو سترۆتایپانی کە گۆڕانکاریان بەسەردەهێنراوە ئەو وشیارە سیاسی کە لە ئاستی کۆمەڵگەدا بڵاو بۆتەوە و لەسەر و هەمووشیان و ڕاستیدا هاتنە سەر شەقامی ژنان کە لە ڕاستیدا پێشەنگی ئەم شۆڕشە بوون و ئاراستەکەری ئەم شۆڕشەش بوون لە درێژەیدا ئەمە پێم وایە ئەمە زۆر لایەنێکی گرنگە کە پێویستی زیاتر ئاوری لێ بدرێتەوە دیار مەسەلەی بۆ منە شار ئێمە بوارێکێ لە مەسەلە پەیوەندی شار و ژن و ناڕەزایەتی داکە هەر ئێستا زۆرێک لە چالاکان و فێمینیستەکان بۆ مناسی دنیا دەخلکن لەم بوارە کار دەکەن و ئاوری لێ دەنەوە بۆی کە لە دیرێک ڕەخنەگران و بۆ من لە شار بڕوان و لە پەیوەندی شار و ژن بۆ پێی کە بەحەڵ شار وەکو ئیمکانێکە وەکو بەستێنێکە تەواوی بزنەوە سیاسیەکانی لانی کەم 200 ڕابردوو تێدا ڕوویداوە ئەو ئیمکان و خزمەتگوزاریانە دەتوانێت پێشکەش بکات کە بۆ ناڕزایەتی دەربڕین و خۆنیشاندان و کاریگەربوونی ئەم ناڕزایەتیانە پێویستن گرنگێکی تایبەتی هەیە و بە تایبەتی تر ئەمە کاتێک خۆی نیشان دەدات کە بەحەڵ شار وەکو هەر جومگەیەکی تر فەزا گشتیەکان ئەم نابرابر فەزانێک کە بوونیان هەیە لەژێر سایی پیاوسالاری و نەزمی جیهانی سەرمایەداریدا یا لەژێر کاریگەری ئەم ڕوانگەیەدا بوونەوە ئەمانیش خۆیان جۆرە ئامرازێک بوو بە بەردەوام بەرهەمهێنانەوەی ئەو هەڵا وەرگنە ڕێگەزیانی کە بەرامبەر بە ژنان بوونیان هەبووە و لەوانەیەوەی کە لە ڕاستیدا ئیمکانی خۆ دەرخستن و ناڕزایەتی لە ژنان بۆ بە جۆرە بگرێتەوە نەکەرتەنیا حوزوری ڕۆژمەڕێی ژنان بخاتە ژێر کاریگەریەوە وی ئەمە گرینگە بۆ پێی کە ژن ئیتر لە شۆڕشی ژینادا نەتەنیا پێشەنگە بەڵکو دێتە سەر شەقامەکان بە شێوەیەکی بەرین دوایێک ئێمە لانیکەم نزیک بە 3-4 دەیە بوو ئەم
بوونە بەرینە و بەربڵا حزورە بەربڵاوی ژنانمان لەسەر شەقامەکاندا نەبوو لە 257 و بەحاڵ سەرەتاکانی ئەو شۆشەوە کە ژنان ناڕزایەتی و خۆنیشاندانی گەورەمان لێ بینین بەڵکو دیسانەوە دەبین کە لە شۆشی ژینادا ئەم حزورەی ژنان بمشێوە بەرینە ڕووەداتەوەی تر حزوری ڕۆژمان ڕژنێ وەکو ژن وەکو بوون وەکو سوژەیەکی سیاسی یاخی دێتە سەر شەقام کە ناوەندی هێز و دەسەڵات و پێکاتە ناکسانەکان بە بەردەنگێک لە ناڕزایەتی خۆی دیژان دەردەبڕن. بەڵێ زۆر سپاس هاوڕێلاوێن. لە 8 مارس ڕۆژی جیهانی ژنان نزیکە بینەوە ئێوەش پێتان وایە کە دەبێ ڕێوەسمەکانی 8 مارسی ئەمساڵ شکۆدارتر لە ساڵانی ڕابردوو بەڕێوە بشێت تا بە شێوەیەک ببێتە پاڵپشت و پەرەپێدەری شۆڕشی ژینا و لەم بارەوە ئێوە بە خۆتان ڕێنماییتان بۆ تێکۆشارانی نێوخۆی وڵات چییە؟ دیارم پێم وایە بە خۆشحاڵیەوە بەهۆی ئەزمموی درێژی چالاکانی ناوخۆ کە لەژێر زەبر و زەنگ و سەرکوتی هەر ڕۆژەی کۆماری ئیسلامیدا بەدەستیان هێناوە زۆر بەباشی زان کە چۆن لەکوێدا بە شێوەیەک خۆ بنوێنن و چالاکیان هەبێت کە ڕەنگە پێویستیان بە ڕێنمایی ئێمە نەبێ بەڵام من پێم وایە تا ئێستا نیشانیان داوە کە چالاکانی ژن بە تایبەتی ئەمە لە کوردستاندا بەهۆی ئەوەی کە کۆمەڵیەکی مەدەنی بەهێز لە هەرادای بووی کە چالاکانی ژنان بەشداری بەرچاویان هەیە ناوەند و ڕێکخراوی تایبەت کۆڕ کۆمەڵی تایبەت بە خۆیان هەیە کە بۆ نمێمە چ لە شۆشی ژینادا کاریگەرەکانی ئەبینین چ هەفتەیەک بێت لە شۆشی ژینا بۆ لە ڕووداوێکی وەکو ڕووداوی ئەو ڕوودا دڵتەزێنی کە بۆ ڕەسووڵی لە مەریوان ڕوودەدات کە بینین ئەو ئەکتە ناڕزایەتی گەورەیە جەماوەری وەڕێ ئەخوێ دروشمەکانی کە لێ ئەوترێتەوە لاسیدا بەشێکیان هەمان ئەو دروشمانە بوون کە لە شۆشی ژینادا وترانەوە بەیانیە کە لێ ئەخێنرێتەوە وی ئەمانە پێم وایە نیشاندا کە ئەم کۆمەڵگەیە و ئەم چالاکان تا چا دێوشیارن و ئەزانن کە چۆن بە شێوەیەک چالاکی بنوێنن لە ناو خۆدا بە تایبەتیش کە ئێستەم شۆشاتۆتە ئاراوە دیارە خەڵک بە جۆرێک لە بیان و دەرفەت ئەگەڕێبووی کە دیسانە و ناڕزایەتی دەرببڕێبووی کە داخوازیەکانی دیسانەوە داوا بکاتەوە بۆیە 8 مارسیش ئێستاکە بە پێویکە لە تەواوی ئەم ساڵانەیش ڕاستە 8 مارسێکی لە بۆنانە بۆ کە بەردەوام و لەژێر زەبر و زەنگیشدا بەڵام چالاکانی ناوخۆ بەردەوام هەوڵیاندا کەم ڕۆژە یاد بکەنەوە بیکەن بە بیانویەک بۆ ناڕزایەتی دەربڕین بۆ کۆبوونەوە بۆ پلاندانان پێم وایە ئەم ساڵش هەر بەو شێوەیە بێت و دۆخێکی تایبەتیش کە ئێستا لە ئارادایە ئەو شۆڕشە کە بنای شۆڕشی ژینایە ژن ژیان ئازادیەوە ئەناسرێت و بە تەواوی ڕاستێ داخوازیەکانی لەگەڵ ئامانجەکانی ڕۆژێکی وەکو ڕۆژی 8 مارسدا یەک دەگرێتەوە و هاوتەری بە بیانوویەکی پێم وایە بێت یا دەرفەتێکی گونجاوە پێم وایە دەکرێت چاڕوانیەوە بکرێت کە ئەکت و کۆبوونەوە و ناڕزایەتی بەرچاو لە کەسانی ناوخۆیە لە چالاکان چ ژنان چ پیاوانی ئازادی خواز ببینین. بەڵێ زۆر سپاس هاوڕێلاوێن من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان شتێک بە پێویست دەزانن ئەماژێ پێ بکەن کە لە تولی بەرنامەکە ئاماژەتان پێ نەدراوە پێ نەکردووە بفەرمون. منیشتانیا سپاسان دەکەم بۆ کە دەرفەتێک کە پێتاندام و لەم دەرفتە ژەمەی کەڵگوێ بگرن بۆی کە جایەکتر پیرۆزبایی ئەم ڕۆژە لە تەواوی ژنان و پیاوانی ئازادی خواز لە هەموو جیهان بە تایبەتیش خەباتکارانی ئێستاکەی ناوخۆ لە کوردستان و ئێراندا بکەم و سپاسان دەکەم بۆ دەرفەتەکە. زۆر سپاس بۆ بەشداریتان. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست سپاس کە تا ئێستا بینەری ئەم بەرنامە تایبەتە بوون تا بەرنامێکی تر ماڵەوە.